بەخێرات هەمووتان دەکەم. سەبارەت بە تیپەکەمان هەموو بارودۆخەکان باشە. چەند یاریێکی دۆستانەمان ئەنجامدا و بە شێوەیەکی باش دەرکەوتین. ئێمە ئامادەین بۆ یاریەکەی سبەی و نازانم چی ڕوودەدات. ڕاستە ماوەیەکی زۆرە هیچ یاریێکی فەرمیمان ئەنجام نەداوە. بەڵام متمانی تەواوم بە تیپەکەم هەیە لەگەڵەوەی کەمێک دوودڵم لە بارودۆخی گشتی. یاریگاکە پێکەنیناویە بە بۆچوونی من، بەڵام ئومێدەوارم بتوانین لەگەڵ ئەمەش پارێزگاری لە سەرکەوتن بکەین. هەموو یاریەک لە تۆپی پێ گرنگە، هەندێک یاری کە پێت وایە سەرکەوتن تۆمار دەکەی بەڵام تووشی شکست دەبی. سەبارەت بە تیپەکەی خۆم 120 لە 100 وشیارین. ڕێزی گەورەمان بۆ هەڵبژاردەی کەمبۆدیا. ئێمە بۆ سەرکەوتن دەزنجین بۆ پارێزگاریکردن لە پێشەنگی کۆمەڵەکەمان کۆمەڵی سێیەم. ئێمە ئامادەین بۆ یاریەکانی پاڵاوتن و سەرجەم یاریزانەکان ئامادەیی باشیان هەیە. لەگەڵ دابڕانی لە ناکاوی ڕیزەکەمان بە تایبەت دوورکەوتنەوەی عەلی فائیز بەهۆی توشبوونی بە ڤایرۆسی کۆڕۆنا و دوورکەوتنەوەی سەعد ناتق بەهۆی کارتەکانیەوە. یاریەکە ئاسان نییە، لە بارودۆخێکی تەواو جیاوازدا یاری دەکەین. هەڵبژاردەی کەمبۆدیا هیچ فشارێکی لەسەر نییە. بەدەستێنانی 3 خاڵی یاریەکە بەهێزترمان دەکات بۆ یاری هۆنگ کۆنگ و ئێران بۆ داگیرکردنی پێشەنگی کۆمەڵەکەمان. بسم الله الرحمن الرحيم. طبعا احنا مستمرين بێگومان ئێمە بەردەوامین لە مەشقەکان. سوپاس بۆخوا هەموو یاریزانەکانمان ئامادەن و ئینشاءالله بە بەهێزیەوە دەردەکەوین و ئینشاءالله شتێکی باش نیشانی هاندەرانی عێراق دەدەین. هەمومان ئامادەین بۆ یاریەکە و پشتیوان بخوا بەخێر بۆ هەڵبژاردەکەمان دەشکێتەوە. خير على منتخبنا.